دیارە ئێمە لە مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی بە پێویستمان زانی لە پلانی ساڵانی خۆماندا هەبوو کە خولی پێگەیاندنی کادیران بکەینەوە بۆ ئەندام و کادیرانی سنووری مەڵبەند لە ئەنجومەنەکان و ڕێکخراوەکانی سنووری مەڵبەند. ئەمڕۆ خۆشبەختانە دەستپێکی ئەو خولە بوو کە خولی مامۆستا نەجم عەبدوڵڵا بۆ پێگەیاندنی کادیرانی سنووری مەڵبەند کرد. دیارە زیاد لە 50 بەشدار بوو، بەشداریان کردو لە خولەکە ماوەی مانگ و نیوێک دەخایەنێ وە کۆمەڵێک بابەتی گرنگ لە خۆی دەگرێت لە خولەکە کە بەمبەست و بە ئامانج دیاری کراوە و لە کۆتای خولەکەدا بەشداربان خەڵات وەردەگرن و بڕوانامەی بەشداربووی خولەکە وەردەگرن. کردنەوەی ئەم خولانە بەڕاستی زۆر گرنگە بۆ کادرانی کۆمەڵی ئیسلامی، بە تایبەتی ئەو بابەتی کە ئەمڕۆ باس کرا، باسی سیاسەتی شەرعی کرا. سیاسەتی شەرعی دوو بڕگەیە، ئەبێ ئێمە سیاسەکەمان شەرعیانە بێ و شتە شەرعەکانشمان ئەوانەی کەوا شتی شەرعیەکەن ئەبێ احتیمام بدەن بە جانیبی سیاسی. واتە هەردوو بڕکەکە پێویستە لە ئینسانی موسڵمان بە تایبەتی و بە تایبەتیتری ئەوەی کەلا لە جەماعەتی ئیسلامیە پێویستە سیاسەت بە شەرع بکەن